ئۆتۆمبیلێکی نەناسراو دوو دەست بە جلوبەرگی پۆلیسەوە چوونەتە ناو مۆزەخانەیەکەوە. تەنها لە کاتێکی کەمدا گەنجینەیەکی بە نرخیان دزی کە بەهاکەی $1 ملیار بوو. دزیکردن لە مۆزەخانەی غاردنەر لە ئەمریکا. نیوەی شەوی 18 مانگی 3 ساڵی 1990ەوە ئۆتۆمبیلێک چووە بەردەم دەرگای لاوەکی مۆزەخانەی غاردنەر لە شاری بۆستنی ئەمریکا. دوو گەنج کە جلی پۆلیسیان لەبەر بوو هاتنە دەرەوە بەرەو دەرگاکە ڕۆشتن و داوایان لە پاسەوانەکە کرد دەرگاکەیان بۆ بکاتەوە بۆ ئەوەی لێکۆڵینەوە لە سکاڵایەک بکەن. پاسەوانەکە چوونە ژوورەوەکەی ڕەتکردەوە و ئەوانیش بە بێدەنگی بەستیانەوە و چوونە ژوورەوە. دەستیان کرد بە کۆکردنەوەی 13 تابلۆی گرانبەها و خستیانە ناو ئۆتۆمبیلەکان و هەڵاتن. تابلۆ دزراوەکان بریتی بوون لە کۆمەڵێک کاری هونەری دەگمەن، لە نێویاندا دوو تابلۆی هونەرمەندی بەناوبانگ ڕامبراند و تابلۆیەکی هونەرمەند جۆڤەرت فلینک و تابلۆیەکی ئیدوارد مانیت کە نرخی سەرجەم تابلۆکان بە $500 ملیۆن و $300,000 دەخەمڵێندرێت. ئەم دزیکردناش بە گەورەترین تاوانی دزیکردنی سەدا دادەنرێت، هەتا لە دزینی تابلۆی مۆنالیزای هونەرمەند داڤێنچیش. هەوڵی بەرفراوان لەلایەن FBI درا بۆ دەستگیرکردنی تۆمەتباران و دۆزینەوەی تابلۆکان. هەزاران کەس دەستگیرکران و لێکۆڵینەوەیان لەگەڵدا کرا. گومان لە هەر شوێنێکی نیشتەجێبوون کرا، پشکنرا و لێکۆڵرایەوە. لێکۆڵینەوەکان هەموو ئەمریکای گرتەوە و تەنانەت کارگەیشتە پەنابردن بۆ وڵاتانی وەک یابان و ئینگلتەرا و ئەوروپا. بەڵام شکستی هێنا. مۆزەخانە بڵاوی کردەوە هەر کەسێک تابلۆ دزراوەکان بگەڕێنێتەوە بە بەهای $5 ملیۆن خەڵات دەکرێت. بەڵام تا ئێستا نەتوانرا بدۆزرێتەوە و تابلۆکان بهێنرێتەوە. دوای زیاتر لە 27 ساڵ لە چاوەڕوانی بێهودا، مۆزەخانەکە بڕیاریدا پاداشتی ئەو کەسانی کە بەرهەمە دزراوەکان دەگەڕێنەوە دووهێن دەبکات بۆ $10 ملیۆن. زۆر کتێب بڵاو کرانەوە کە باز لە وردەکاری پرۆسەی دزیکردنەکە دەکەن کە هەمووان کۆک بوون لەسەر ئەوەی دزەکان و ئەو کەسانی شوێنی کارە هونەریەکانیان زانیوە لە ژیاندا نەماون. ئەمە ژوای کردووە هیوای دۆزینەوەی ئەو کارە هونەریانە ببەسترێتەوە بە هەر کەسێکی زیندووەوە کە شوێنی تابلۆکان بزانێت.